بەڵازان خۆشویستامان لە چاوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە بەرزبوونەوەی پلەکانی گەرما دەکەین. ئەم گەرما زۆرەی هەیە، زانی کاریگەری چ دەبێت لەسەر ژینگە، لەسەر گۆی زەوی بەگشتی و گۆڕانکاریەکان چین و ئایا ئەم گەرمایی ئەم ساڵ هەیە جیاوازی هەیە لەگەڵ ساڵانی دیکە و تا چەند مەترسیدارە بۆ وشکە ساڵی بۆ کۆمەڵێک گرفتی ژینگەی، گرفتی جوگرافیایی. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز پرۆفیسۆر یاریدەدەرت دکتۆر سالم نیعمەت عەزیز، پسپۆری سیستەمی زانیاری جوگرافیەکان و ژینگە. کاک دکتۆر گیان زۆر بەخێر سواز بۆم دەرفەتە بەخێر بێت. زۆر بابەتی دیکەمان باس کردو کە بەرزبوونی پلەی گەرما کاریگەری هەیە لەسەر پلانەشت و لەسەر جەستە و بۆ بابەتە ژینگەیەکان، بابەتە جوگرافیەکانیش کاریگەریە بێت. کاک دکتۆر بڵێ بەیتان باش خۆ بەخێر بێت. بەدڵنیایەوە کاریگەریە بێت، کاریگەری زۆریشە بێت. ئەسڵەن کاریگەریەکە لەسەر ژینگەیەکە زیاترە. ئێستا ئەبینین لەم فترەیە ئەماوە ئەبینین پلەی گەرمیەکان بەڕاستی بە شێوازێک بەرزە بنەوە کە ساڵانی پێشتر نەبووە. بۆ نمونە بەرزترین پلەی گەرمی کە تۆمار کراوە لە ساڵی 1913 لە دەی حوتی 1913 لە دۆڵێکە پێڵن دۆڵی مردن لە ئەمریکایە 56.7 بووە. پار لە هەندێک پارێزگای عێراق گەیشتۆ 55. لە ڕاستیە هەندێک تۆمار ناکرا، ئەگینا لەو زیاتریشەیە. طبعاً بەدڵنیایەوە کاریگەریە بێت و کاریگەریەکەشی ئەوەیە لەسەر زۆر شت هەیە، نەک تەنها لەسەر مەسەلەی وشکبوونەوە و زۆر مەسائل کە ڕەبت ڕاستەوخۆی لەگەڵ ئینسانە هەیە. زۆر باشە. کاریگەری چییە لەسەر گۆڕانکاری وەرزەکانی ژیانی ئێمە لە کوردستان؟ دەبینین ئەم ساڵ بەنمونە باران زۆر دواکەوت، لە بەهارا بینیمان وەرزەکان وەک خۆی نییە، پاییز زووتریان، زستان درەنگتریە. ئەمە چۆن ئەبینی چ کاریگەریە کاتە سەر وەرزەکانی ساڵیش ئەم گەرمایە؟ زۆر ڕاستە. ئەوە لە ڕاستیە شتێکی پێڵێن گۆڕانکاری ئاوهەوا، پێڵێن کلایمێت چێنج. من بەڕێی خۆم ئەو تعبیرە ئەبێ بیگۆڕیت بۆ شتێکی تر، وەکو ئەوەی کە ئێمە دیقەتمانداوە. لە ڕاستی ژینگە گۆڕانکاری خێرایی بەسەرا دێت. دەکرێت ناوی بینین بە قەیرانی ژینگەی، چونکە لە ڕاستیە چەند ساڵێک بەسەرێک هەمان شت بڕوا ئەبێت بە قەیران لە دیاردەوە نامێنێت، دەبێت بە قەیرانێک، یعنی ئەزمەیەکە. ئەوەی جەنابەت ئاماژەت پێدا بڵێ وایە دیقەتماندا جاران بارانی زۆر بوو. ئێستا ئەگەڕنەوە ئەڵێن مەسەن سلێمانی نەوەتەکانی پێشنەوەتەکان بەفری وا بۆ هەندێک خەڵکەڵی بەقە دیوارکە بەفر بەرز و کوای سەو بەفرە نابین. لە ڕاستی ئەمە یەک دوو، ئەمە لە ڕووی کوالەتی لە ڕووی کەمیەکەیەوە، لە ڕووی ئەوەی کە وەرزەکانە گۆڕە بەڵێ وای لە هاتووی زستان دواکەوێت هاوینێتە پێشەوە. یعنی بەهار و پاییزمان ئێمە زۆر کورتن، زۆر بە کەمی ئەیان بینین و زۆر گۆڕانکاریەکان سەریع. یعنی جەنابتان ئەگەر دیقەت بدەن ئەم ساڵ بارانگی ماشەڵڵا زۆر باش باری، یعنی نزیکەی 600 ملیم زیاتر باری. باشە وەکو ئێمە لە مەسائلی کوشت و کاڵیە، لە مەسائلی ژینگەیە ئەڵێن سلێمانی ناوچەی کە پێڵێن ناوچەی دڵنیابوون لە باران، یعنی شۆڵێن مناطقی مەزمونەیە، یعنی بارانەکەی مسۆگر بارانە. باشە باشە خۆ مسۆگر بارانە، بەڵام ئەم گەرمایەکی چیوانە ئەگەر دیقەت دەین تاریخ بگەڕێن و 20 ساڵی لەمە پێشوە نەبووە. ئەمە کۆمەڵێک ئەسباب هەیە، ڕەنگە دواتر ئەتوانین باسیکەین بڵێ زۆر تەسیری هەیە. زستان کورتە بێتەوە، هاوینەکەشمان درێژە بێتەوە، پڕۆکشێنەرێ بێتەوە، وشکە بێت، بەداخەوە زستانەکەشمان وردەوردەوای لێت زستانێکی سار دەبێت. یعنی هەر ئەوەیە ناوی زستانە، باران خۆی زستان ئەبێ بارانی زۆر بێ، بەفری زۆر بێ، بۆنم لەگەڵ هەیە. بەڵام سێرکی وشکە ئەو ئەکرێت دواتر باسیکەین ئەسبابەکانی چێ بۆ وشکە. زۆر باش. دکتۆر گۆڕانکاری پلەکانی گەرما لە ناوچەیەک و بۆ ناوچەیەکی دیکە بۆچی گەڕێتەوە؟ زۆر جار هەموو جار باسیەکەین لە فلانە شوێن مەسەلەن باشترێکە، لە فلانە شوێن زۆر گەرمترە، زۆر جار بەدەلەوەی کە گەرمیان و کوێستانی ناوچەیەکی شاخەوە حتممە نەزانی کە باشە. بەڵام بۆ نمونە هەولێر و سلێمانی یان سلێمانی ناوخۆشی بۆ نمونە، یان سلێمانی هەڵەبجە بۆ نمونە، ئەمانە بۆچیە ئەو پاڵاناتی ئەو کارانچی کە جیاوازی دروست کردو لە گەرمایان لەم شارانەدا؟ ڕاستە فەرمووی. ئەوەی جەناب دوتت من دیقەتم داوە خۆم لە ناو شاری سلێمانی دەرچووم بۆ ماڵی خۆمان چوون کە مەسەلەن هەر سلێمانیە، بەڵام ڕەنگە لە دەروی شەستێکە بێ، بەس بە حکومی مەجموعی دار و درەختی لێ بڕوا کە سێب لە فەرقی بووە. ڕاستە خۆم پێوەما سێب، یعنی زۆرە سێب لە فەرق. ئەمە هۆکاری سەرەکی ئەگەڕێتەوە بۆ یەکەم شت لە هەمووی گرنگتر ناوچی سەوزی
دار و دارستان و ناوچە پۆشاکی ڕۆکی هەدبێ بۆیە ئەبینین مەسەن ئەوەی جەناب ئاماژێت بێ مەسەن لە هەڵەبجە لەگەڵ سلێمانێ لەگەڵ گەرمیانە لەگەڵ هەولێرە فەرقی زۆرە ئەسبابی زۆرێکێک لەوانەیە کە جەناب ئاماژێدا کە مەسەلەن منطقێکی شاخاوی عادەت ناوچە شاخاوەکانش بەرزن لە ڕووی ئاسی دەریاوە هەواکانیشیان ساردە باش ئەمە یەک دوو درەخت زۆر دەوری هەیە کاکە ناوچی گەرمیان ناوچەرێکی ڕووتەڵی یارزەکەی کە ڕووتەڵە بوو ئەم زەویە لە ڕاستیە کاکە دانیار ئێمە تەنها پلەی گەرمی ئەوە نییە خۆرەکە مباشر لێتەدا نە حاڵەتێکی پێڵێن تیشتدانەوە یان شکانەوەی پێڵێن مشکلەکە لێرەیە کە گەرمێکیان لە ئەرز ئەگەر تۆ زەویەکەت ڕۆکی لەسەر نەبێ وەک ئەوەتانی لەسەر ئاوێنەیەک دانیشت بیت ئەو خۆرە ئەو ڕووناکی ئەو تیشکە دیسان نەگەڕێتەوە خۆی کێشکارەساتەکە لەوایە کە گەڕایەوە ئەو نیترە گەرمێکت بۆ دروستەکە بەڵام ئەگەر ناوچێکی سەوزایی هەبێت درەخت بێت چ گژوگیا بێت چ گیایەک بێت هەرێز بێت هەر شتێک بێت سێرکی فێنەکە بووە لەبەرەوە ئێو گەرمی ئەیە لە عەرزەکە گەرمێکە ناگەڕێتەوە ئەو ڕووەکە هەڵیەمژێت وردە ئەیداتەوە بە حکمی ئەوەی هەندێک کاتە هەڵمۆمانە بۆیە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان ئەوەیە ئەمە یەک وتمان بەرزی دواتر سەرەکی ترینیان بوونی ڕووەک و درەخت خاڵێکی لە بیرمان نەچێت برام ئێمە ڕاست مەسافەیەکی کەمە لە بین ئێرە بۆ گەرمیان بۆ نمونە بەڵام وردە بەرەو خوارە بچین ئێمە بەرەو هێڵی چێچین بەرەو هێڵی کەمەرەیەچین تاوەکو بەرەو هێڵی کەمەرەی ببینەوە خۆر ستونترێ بێت طبعا لەسەر زەوی بۆیە گەرمەکەی زیاتر بێت بۆیە هەتاوەکو بچینە سەرەوە گەرمێکی کەمێ بێت بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەی وەکو وتمان گرنگ ئەوەیە پۆشاکی ڕۆکی هەبێ کە پۆشاکی ڕۆکی هەبێ ئەو ناوچەی فێنەکە بێت زۆر باش کاکتۆر باست لەوە کرد ئێمە لە قەیرانێکی ژینگەیەیان ئەم قەیرانە چ مەترسیەکی هەیە بۆ سەر زیندەوەرەکان بۆ ئەو منزومە ژینگەی کە ئێمە هەمانە کە هەموو بنەوەرەکانی تیاژین بەڵێ لە ڕاستیە مەترسیەکی زۆری هەیە ترسناکیەکەی زۆرە هەیە بە تایبەتی لەسەر ناوچە ئەو ناوچانی کە دوورە دەستن تەعاان هۆکارەکەشی ئەگەر دواتر بینە سەری هۆکارەکانی ڕەنگە مرۆڤ دەستێکی باڵای هەبێت لە داهەیە و دواتریش بەڵێن بۆ چیە کاریگەری زۆرە لەسەر ئاژەڵ لەسەر درەخت ڕووەکەکان لە ڕاستیە ڕووەک ئەساسی شتەکانە لای ئێمە وەکو ژینگە طبقەی بچووکترین طبقەی لە سیستمی ژینگەی لە ڕۆک و دەست پێکات دواتر ئاژەڵ و مرۆڤ بۆ شێوازە ئەمە سیستمی ژینگەی زیندەوەری تەواوەکە کە تۆ ئەساسەکەت نەبوو کە ڕووەکە کە درەختە وردەوە بەرەو لە ناوچون بچی ژیانەکە ئەوانی تریش مەحاڵە بێت ئەبینین کەمی باران و بەرزبوونەوەی پلەی گەرمی چی دروستەکات وشکە ساڵی دروستەکات ناوچەکان عەرزەکانەکات عەرزێکی ڕووتەڵە و دواتر گەرمێکە وای لێ دێت ئەو ڕووەکانە تحملی ناکەن لە ناوەچن ئەو ئاژەڵانش ناوەچن بۆیە بێتە ناوچەیەکی بیابانی بەڕاستیە بۆیە تەسیرەکەی ئەوەیە کە هۆکاری سەرەکی ئەوەیە کە پلەی گەرمێکە ئەبێت هۆی ئەوەی ئەو نەباتە ئەو ڕووەکە هەڵمێکی زۆر بکات و بەرامبەریشە ئەودانێکی بەو شێوازە نەبێت دواتر ئەو ڕووەکە لە ناوەچێت تەڵان ڕۆکش ناو بچیت تر ئاژەڵەکانی تریش لەگەڵ وردە لە ناوچ کاک دکتۆر ئەو شارانەی و شوێنانی کە دەریاچێ شوێنێکیان لێوە نزیکە کاریگەری بێت لەسەر پلەکانی گەرمایان بۆی کە پلەکانی گەرما بەرز بێتەوە زۆر جا بۆ لە پارێزگای هەڵەبجە وترێت کە سیروانی لێوە نزیکە بۆیە کاریگەری بێت لەسەر پلەکانی گەرم ئەمە کاریگەری بێت بەڵێ بەدڵنیە کاریگەری بێت ئەو شوێنە وەکەوەتانێت تۆ بەرەو فێنکی یا بەرەو گەرمی کاریگەری بەرەو ئەکسێک ئەگەر ئێتیجاهی خۆی ئێستا ئێمە کاریگەرین بەچی کاریگەرین بە دوو ئاوهوا لە ڕاستی ئاوهۆی دەریای سپی ناوەڕاست زۆرترین کاریگەریمان لەسەرەوەیە لەگەڵ ئاوهۆی جنوبی عێراق ناوچەی لیبیا و ناو ئەفریقیەکانەوە دێت بەلایمان بەڵام زیاتر ئێرێ ئەو هەواوە لە هەرچیەوە بێت بەو شێوازە ئیشەکات ئەبێتە هۆی فێنکی بەڵام لە عینی کاتە ئەگەر ئەو ڕۆژە مەسەن ئەو کەشی ئەو ڕۆژە هەور بوو ئەو کاتە چی دروستەکات ئەو کاتە شێدارە بێت لە ڕاستیە تااقەت پڕۆکێ نەرێبێت شەیی زۆری بێتەوە لەگەڵ ئەوەشە کەشێکە زۆر بوو پلەی گەرمێکەش بەرز بێتەوە بۆیە ئەکرێت ئەگەر لەگەڵ جوڵەی بای لەگەڵا بێ هەوایەکی خۆش و فێنک و پلەی گەرمەکان دابەزین بەڵام ئەگەر ڕۆژێکی کپ بوو ئەو کاتە بێتە هەڵم دروستەکات و هەڵمەکەش بێتە قەتیزبوونێکی گەرمی دروستەکات بۆی بێت هۆکارێک بۆ بەرزبوونەوەی پلەی گەرمی باشە باس لە هۆکارەکان بکەین هۆکارەکانی گەرمبوونی زەوی یان ژینگە بۆ چێگەڕێت لە ڕاستی هۆکارەکان هۆکارێکی سەرەکی لە هەمووی گرنگتر ئەو یەکەم تەدەخلی مرۆڤ ئێمە شۆڕشی پیشەسازی لە ساڵی 1970 بەرپا بوو
لەو ڕۆژەوە ئیتر معامل و مەسانع و سیارە و قیتار و ئەسلیحە و نازانم چێوە هەمووی دروست بووە لێ هات کە اعتمادیان کردە سەر بەکارهێنانی نەوت و بەتایبەتی خەڵوز بەڕاستی خەڵوز کە یەکێکە لەم هۆکارە سەرەکیەکان ئێستا بۆ نمونە ڕووسیا کە ئەمدادی غاز ناکات بۆ ئەوروپا اعتمادەکەن دیسانە سەر خەڵوز کە خەڵوز زۆر خراپە لە نەوت و غازیش خراپترە ڕێژی طبعا لەبەر ڕێژەی دووەموکسیدی کاربۆنی زۆرە دووەموکسیدی کاربۆنیش کە زۆر و لە بەرگە گازیە وەکو کەفرێک وەکو پۆشاکێک و باکات کە پلەی گەرمی بەرز نەبێتەوە و نەبێتەوە بەڵێ دارستانەکانیش کەمەکاتەوە طبعا دارستانەکانیش بەڵام هۆکارە سەرەکیەکەی ئەوەیە کە ئەم هەموو معمل و مەصنەعە ئەکرێتەوە بەبێ گوێدان بەتایبەتی لە ناو شارەکانە یعنی بۆ نمونە من ئەگەر هۆکاری گەورە باسکەین زۆرە بەس ئێمە حەزەکەم تۆزێک باسی ئەوەی کە معنیە بە خۆمان لە کوردستان و لە ناوچەکە کاکە من سەبەبێکی تر تەسەوڕەکەی چەند مۆل دەهێبێت لە عێراق ئەمە ئەحسایی 2022 بسێت باسکەم 48533 ئەوەی کە ڕسمی بێت هەیە 48000 مۆلیدە باشە بڕوا بکە ڕەنگە کوردستان 30,000 زیاتر 5,000 ئەبێت باشە ئەو هەموو مۆلیدەی لەم شاری سلێمانێ بێت چەندێکی تێبێت 1000 سەر و زیاترە باش ئەو هەموو غازە ئەم هەموو قڕخۆشمە ئەم هەموو دووەموکسیدی کاربۆنە ئەچێ بۆ کوێ لە ناو شارێکی خنکاوە وایەوە نییە بووی ئەڕۆی دەرەوە سێریکەڵی هەوایەکی پاکەڵەمشم ئەمە هۆکارێکی سەرەکیە بەداخەوە ئێمە ئێسێشە لە یازار حکوومەتی کوردستان ساڵانە ئەوەی کە من دیقەتم داوێت نزیکەی 350,000 بۆ 400,000 ساڵانە مولدە دێتە ناو کوردستانەوە بە هەموو شێوازەکانی مولدەوە بەڕاستی ناکرێت ئێمە هاتاکە ئێمە اعتماد بکەینە سەر ئەم وزەیە وزەی نەوت و غاز و ئەوانە چکە ڕێگای ترمان هەیە ڕاستیە بەکاری بین زۆر باشە کاک زۆر هەر ئەو بابەتی باسی شەکرد بۆ خۆی کاریگەری بێت لەسەر پلەی گەرما لەگەڵ و پیسبوونی ژینگە بوونی ئەو هەموو مۆلیدانە بوونی ئەم هەموو ئۆتۆمبیلە ژینکە پارێزە ینی ئاماژی بەوە کرد کە حتمما ئەم هەموو ئۆتۆمبیلەکە لە نێو شەقاما ئەبن کە گەرمە بن گەرمدانە ئەوەیەتەوە بێتەوەی بەرزبوونەوەی پلەی گەرما ئەکیید زۆر تەواوە شان بەشانی مۆلدە ڕەنگە بڵێن کاریگەری سارە زیادرە بێت ڕاستە ئێمە لە هەموو وڵاتێکە لە ساڵانە بۆ هەیە وڵاتە لە سا 5 سیارە بێتە ناو شارەکانەوە باش بڕاوکەمە لە سا 25 زیایەکە ئێستا ئەحسایەکمان لایە لە سا 38 بۆ لە سا 40 دانیشتوانی کوردستان سیاریان هەیە ڕاستە هەندێک خەڵک نیەتی و هەندێک خەڵکی چوار بەڵام بێمە بەعام باسەکەین زۆرە تۆ لە سا 40 سیارەت هەبێت لە شارێکی ئاوە جار وایە بە سەعات لە ترافیکەکە دەرناچێت ئێمە خۆ هەمووی دواتر ئەم بنزینەیە و ئەسووتێت و بەم کوالەتی جوانەشەوە کە بینەکرێت زۆر جار بەداخەوە بەردێکی ناو ئۆکسۆزی سیارە کە پێڵێن بەردی ژینگە لەبەر گرانێکی زۆر سیارە تایە دەرێکنێ هەر نیەتی یەغەشی تیاکە ناین ئەوە تەسفێشی ناکات کەوابە ئەم غازە ئەڕاتە ئاسمانە دووەموکسیدی کاربۆنەوەکو باسمان کرد قەتیزبوونیەک دروستەکە خۆی کێشەکەت لە تەنها لەوە نییە کە خۆی ئەو پیسبوونەش کە جەنابەت ئاماژەت پێدا پیسبوونی ژینگە ئەو خۆڵ و تەپۆتۆزە دروستیەکات هەر ئەوەیە بێتەوە هۆکاری ئەوەی پلەی گەرمی بەرز نەبێت چونکە لە ڕاستی نەڕاتە دەرەوە چکوە خۆی گەورە ئەم زەوی ئێمە بۆ دروست کردووە ئەم شتە هەمووی بە عەلمی دروست کراوە پلەی گەرمی کە بەرزە بێتەوە کە هەوا گەرم بوو لەبەرەوەی سووکە کێشی کەمە مەفروزە بڕاتە سەرەوە بڕاتە سەرەوە چی بێتە شوێنی هەوای سارد ئەمە پێڵن دەورانی هەوا تیاراتیەوە بەڵام ئەم هەوا گەرمە لەبەر ئەوەی لەسەرەوە شتێک هەیە کەڤەرێک هەیە لەو تەپۆتۆزە و لەو دووەموکسیدی کاربۆن نایەڵێت بۆیە ئەدالی ئۆگەڕێتەوە بۆیە قەتیزبوونی گەرمە دروستە بێت ئەمە کێشەکەیە لە ڕاستیە زۆر باشە سەبارەت بە یەکێک لە کاریگەریەکانی گەرمبوون و تێکچوونی ژینگە ئەوەیە کە دەوترێت سنووری گۆڕانکاری سنووری جوگرافیە دەبین لە خوارەکانی جنوبەوە ینی لە عێراقدا بەرەو کوردستان و بەرەو شارەکانی کوردستانیان لە بەرەوەی گۆڕانکارێکی هێندە گەرم هەیە لەوێ بەرەبەرە خەریکە ئەم ناوچانەش قەرەباڵەختر ئەبێ ئەمە تا چەندێک کاریگەری هەیە لەسەر گۆڕینی سنووری جوگرافیەوە یعنی مەبەستەوەتانە سنووری جوگرافیە بەڵێ سەر ڕەنگەم شارانە بەرەبەرە گەورەتر بن و کەسانێک لە شوێنەکانی ترە ڕووکەنەوە یعنی اینجا ئەو کاریگەری چێ بێت لەسەر شارەکەی خۆمان گۆڕینی ئەو باشە ئەزانی لەم ڕۆژانە ئێستا بەسڕەهینی کردو ئاڵایەکی پێڵێن ئاڵای مۆر ئاڵای مۆڵ هەکرا یعنی تەواوتر ژیان ئەوەست نەک ژیان باڵێن ئەبێت زۆر حەزەر بکەیت تەنانەت دایر و دەوامیش ئەوەستێت بۆ گەرمە طبعا مۆر هەڵکرا یعنی تۆ ئەبێت نەڕۆیتە دەرەوە خەتەرە مەگەر شتێکی زۆر زەڕور بێ ئەو لە بەسڕە لەو ناوچانە بەڵێ وایە یعنی من کە ئەڵێم لە ئەمریکا بووتە 55 کاکە پار بوو پێرار بوو گەیشتە 55 عمارە میسان گەیشتە 55 باش 55 زۆرە یعنی تحمل ئینسانیانێ 45 سەر مرۆڤ
خراپە ئەگەر تۆزی باسی ئەوە بکەین کە مەسەن ئینسان کە سیحۆ پلەی گەرمەکەی ئینسان وەکو هەندێک هین نییە بوونەوەری تر نییە وەکو پەلەوەرەکان کە پلەی گەرمێکی بگۆڕی بێت ناگۆڕێت ئێستا هەندێک ئاژەڵ هەیە پلەی گەرمی جسمی ئەگۆڕێ لەگەڵ بیئەکە بەڵام ئێمە ناگۆڕێ کە بوو بە چل دەمارەکانی خوێنی لەش ئینسان بڵاو بێتەوە کە بڵاو بۆ زەخت دابەزێت پێویستە دڵ زەختێکی خوێنی چکە تەسک نییە فراوانە پێویستە دڵ زەختێکی زیاتر بکات بۆی خوێن بن بۆیە زۆتر کێشەی ئەوانە دروستە بن و مردن دروستە بێ بڵێ لەوە دێن بۆ لای ئێمە بڵێ کێشە زۆر گرفت بۆ ئەم ناوچانە دروستەکات شەڵا لە جیاتی ئەوە عێراقێک ئەبێ عێراق و کوردستان بە هەماهەنگیان هەبێت لە بەرەنگاربوونی ئەم کێشەیە ئەوەی جەنامەت ئاماژەت پێدا ئێمە چیەکەین لەوێەوە خەڵک لەوێ ڕائکات نایەت دێت بۆ ئێرە لێرە ئەزمان بدروستەکە لێرە چی زیادە بێ لێرە پێویستی بەکارەبە ئەبێ مۆلدێ بۆ دابینکە لێرە پێویستی بەسیارەیە لێرە جادە و ڕێگەبانەگرێت لێرە پێویستی بە سپلت و بە ئامێری فێنەکەرەوە و ئامێری گەرمکەرەوە ئەوانە کە هەمووی بەڕاستیە دواتر وزەی زیان بەخشن بۆ ژینگەکەمان ئەکید کاریگەریکی خراپێ بێت. کاک دکتۆر لە بابەتی ژینگەیە ئەم گەرمایە کە کاریگەر کاتە سەر ژینگە حتمما ژینگەش پێوەستە بە مرۆڤەوە هیچ ڕێگایەکی دیکە هەیە بۆی کە کاریگەریە ژینگەیەکان کەمتر ببنەوە یان خود ڕێگایەکە بێت بۆی کە ساڵانە ئەچەنە کۆنفرانسی گەورە بەسێ لە وڵاتاندا بۆ ئەوەی کە کاریگەری هەم پلەکانی گەرما هەم ژینگەیەکان لەسەر مرۆڤ کەم بکرێتەوە هیچ ڕێگایەکەیە بۆ بە تایبەتیتر لە وڵاتی ئێمەدابێت چی بکرێت بۆی کە وا بکەین کە گەرما ئەوەندە کاریگەری نەبێت لەسەر ژینگەیان خۆ ژینگەمان بەرەو باشتر بڕات زۆر ڕاستە هەمووان کۆرۆنامان لەبیر دێت من خۆم ڤیدیۆیەکم بینی هیچین تەڵان سین یەکێک لە وڵاتانەی کە وڵاتێکی پیشەسازی گەورەیە لە ڕاستی بۆتە کێشەش بۆ عالم یعنی ئێستا حتا وایان لاتوە سین لە معادلەکە دەرەکرێت لەبەرەوەی بەڕاستی تەقدیر سناعی هەموو عالەمی کردووە زۆر مشکل لە ڕووی پیشەسازیەوە من خۆم لە کۆڕۆناکە خستێ سەر ئەو شارە دوو ڕسمی پیشاندا ئەو شارە سناعیە پیش کۆڕۆنا چەندە بوو تۆز و خۆڵاوی بوو لە کاتی کۆڕۆنا چووکە کارگەکان وەستا بەهۆی ئەوەی کە پێڵێن هین ئەوەی کە بەرکەوتن نەبێت معاملەکان داخرا بۆی خەڵک لە یەک دوور بێتەوە و تووشی کۆڕۆنا بنەوەنە زۆر پاک و جوان و ئەو بوو هۆکارێکی یەکەم ئەوەیە کە مەسەرەن لە وڵاتی لە وڵاتە پیشەسازیەکانە ئەوەیە کە بەڕاستی وزەی بەدیل بەکاربێنن وزەی شوێنگرەوە بۆ نمونە مۆدیلی ئەوە نییە ئێستا لە ڕاستیە نەوت و غاز و ئەوانە بەکاربێن تۆ توانین لە وزەی خۆر بەکاربێنیت بۆ نمونە ئەتوانی با بەکاربێنیت باشە ئەتوانی هەوا بەکاربێنیت بۆ ئەوە ئەتوانی ئاو بەکاربێنیت بۆ بەڵام لە کوردستانە چی بکەین ئێمە لە کوردستانە ڕاستە معاملێکی ئۆتۆمانە بۆ شێوە زەمانیە من نازم لەیرە بووە لە شوێنتر باسم کرد هەندێک معاملەم بینیوە من مەفروزە لە ساسی بۆ 35 دارستان بێت و دارت بدوێنێت کەس نایکە یان ڕاستی گوێی نادەنی باشە ئەمە لە حاڵەتی دووەم چۆن بەرەنگاری بینەوە بەڕێی من بۆ شاری تاکە کەس لە هەمووی گرنگترە هەموو کەسێک لە ماڵەکەی خۆیان دار بنێژێ یاسایەکی لە ساڵی 2006 هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستانە کە هەر کەسێ داری خانوویەکی دروست کرد لە ساڵ 20 بۆ 25 مەفروزە درەخت و گیا و ئەوەیە سەوزایی بێبوونم بەڵام ئایا ئەکرێت بەڕێی من بەو شێوازە نییە تەنان حقیقەت ڕۆخێنەوە بۆ خۆی ژوورێکی تر دروستکا بووی باشە ئەمە چیمان پێڵێ درەخت زراعتکردن کشت و کاڵکردن باشە گرنگترین شتە بۆ ئەوی تۆ محافظە لەسەر ئەم ژینگەیە بکەیت بە ژینگەکەت بپارێزی چکە وەکو باسمان کرد ئەم خۆی گەورە ئەم دارەی دروست کردووە قدرەیەکی زۆر عەجیبی هەیە بۆ فێنکردنەوەی دەوربەرەکەی و هەروەها تۆمۆکسیدی کاربۆن ژوەرەگرێت دواتر ئۆکسیژنمان داتێ کەوا بوو ئەکرێن بە دروستکردنی سەوزایی ئەو گرفتە چارەسەر بکرێت. زۆر باشە دکتۆر پلاندانان بۆ ئەوەی کە ناوچەیەک بەرەو با بڵین باشتر بەرین لەلایەنە ژینگەیەکەوە ئەمە چۆن نەکرێ ئەوە کەسانی بەرپرس لێ بەرپرسیارن بووی کە ئێمە زۆربەی ناوچەکانمان سەوزکەینان ئەو تا هاوڵاتیش لەلای خۆی توانێ هەندە ڕێکار بگرێتە بەر لە ڕاستیە حکوومەت یعنی سوڵتە و یعنی هێز کە دانیار باش شتێکی کرد باسی شتێکی کردوتی مؤتەمەرات کرێت هدف چییە فەلسفە چیە لەوەی سەرخۆ سەر وڵاتەکان سەر حکوومەتەکان بڕۆ ناکەم لە ژینگەی یعنی بەقەت مەسەن جەناب تو ڕەنگە منیش تۆش بزانن بۆ نمونە لە خەڵکی پسپۆر بەڵام ئەوان سوڵتەیان بەدەستە یاسایان بەدەستەوە ئەتوانن بێن ئەو کۆنفرانسانە ئەو ئامۆژگاریان کە لە کۆنفرانسەکان وەرەگرن ئەتوانن بێن لە وڵاتەکانی خۆیان جێبەجێ بکەن تەطبیقی بکەن باشە ئەمە هەدەفەکە لەوایە بەڵام تۆ بیت بڵێ ئەتوانین ئێمە لە سەر ئاسی تاکە کەسیش ئیشی لەسەرکەین خۆی ئەسڵەن بەڕێی منەوە ژینگە مۆزوعێکی
شخصية موضوعي إنسانية موضوعي علاقة بحكومة وسياسة ونية أم زي مالي همومانة أم جنجية مالي همومانة باشا إما رفيقي نقل أم جنجية دو چۆنڵی بەیەکەوەین بەڕاستی ئەبێ ڕێز لە یەکتری بگرین سنوور یەکتری نەبازین ئەو نایبازێنێ ئێمە مرۆڤ بەزێنین بەڵێ تاکە کەس زۆر کاریگەری و هیچ کەسێ دەستی نەگرتوین ئێمە ئەگەر دارێک دوودار دەدار زیاتر بڕینکەین باخێک دروستەکەی مەجموعی دارێت هیچ کەسێک ڕێی نەگرتوین ئێمە کە دەرەچین بۆ سەفرە ژینگەمان پاکەینەوە هیچ کەسێک دەست نەگرتوین دارێک بنێژین بە ڕاستیە وعی تاکە کەس زۆر گرنگە لە ڕاستیە لەم بابەتە دکتۆر پێ وایە بوونی ئەم پلە گەرما زۆرە ئەم گەرما زۆرە کە بۆ خودی زەوی کاریگەری ئەبێ لەسەر بەرهەمی زەوی بەرهەمی کشت و کاڵی بۆ نمونە لە ڕادە بەدەرەوە بەردەوامی گەرماوە ساڵ بە ساڵ زیاتر گەرمابوون کاریگەری بێت لە جۆری خاک و لە زەوی ئەکید کاریگەری ئەبێت کاریگەری بێت چەند شێوازێکە بێ یەکێکیان ڕاستەخۆ لەسەر ڕووەکەگە ئەبێ بە حکمی ئەوەی کە هەندێک ڕووەک يعني بطبيعة تحملي أو جرماية ناكات أما يك وكاريجري شبيت لسر خاك أو كاتش كلا لبير ما نشي دم دواتر أم بلاي جرمية كاريجري هي لسر وش بو نوي زويكا كوش بو زويكا وش بو يوك جوجانا منيد دواتر أو زوية قيمة لسر خاك كشبيت أو خوي خاك جرينجا أو طبقي سروي جرينجا تقريبا هندي شون هي بيز بو 20 سنتيمتر هلا هندي شون هي لناتش هاك مثلا لو 10 سنتيمتر هندي شون هي نال ترو شوني خوش بيت أو زوري لو 50 سنتيمتر يجي ورده أو قد نمنيت أو أرزات توش دامالين ورامالين هبيت قيمة غذائية كينا مني تخم خوراكي كينا مني كتخم خوراكي كينا بكلتنا هيت بو مجيان كردن ودواتريش أمر وكان بتوي نتوي زندورن أم زندورانش بيوسان بتخم خوراكي وآوا كأويش نبي حتى أمش بو لنا وشو نتشيت. كابتور لكوتايا باشترین ڕێنمایەکان گرنگترین ڕێنمایەکان بۆ هاوڵاتیان بۆ لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوی کە ئێمە بەڕۆژنگێکی باشتر بچین ناتوانین خۆمان لەوە بەدەرکەین کە ئەم گەرمە هەموو جیهانی گرتوۆتەوە بەڵام هەرێکێک لە وڵاتی خۆی لە شاری خۆی توانێت هۆکارێک بێ بووی کە کۆنتترۆلی بابەتە بکات تا ڕادێکیان خۆی بگونجێنێ لەگەڵێ بڵێ ڕاستەکە ئێمە بەڕاستی کێشەیەکی تەنها ئێمە نیە کێشێکی جیهانیە بەڕاستیە تەنها کوردستانیە هەموو جیهان بەو کێشەوە دەناڵێنێت بەڵام ئێمە لەسەر ئاستی کوردستان هۆشاری تاکە کەسێک و باسم کرد زۆر گرنگە کەمپی فڕۆدانی ئاو یعنی تۆ بۆ نمونە ئەگەر تۆ ئاو بەکارێنی بەڕاستی پێویست ناکە بەداخەوە بینین خەڵک ئاوەکەی پڕەبێت و ئەڕژێت و ئەمانە ئەمە یەک تۆ یعنی ئەگەر سیارەکەشت ئەشۆی بۆ نمونە سەڵێ 200 ڕەنگە سیارەکەت پاکاتەوە بۆ نمونە بەڵام نەک تۆس جادەی پێ پاکەیتەوە باشە یان ئەم هەموو ئاوە خەسارکەیت ئێمە وا تێ ناگەین وازین ئەمە هەتا بەداخەوە شتێکی زۆر گرنگە ئینسان ئەبێ لەوە تێبگات ئەم ئاوە ئەم خاکە ئەم ڕۆکە ئێمە هەمانە ئەم خۆراکە ئەمڕۆ هەمانە محەدەدە ئەگەر پارێزگاری لێنەکەی لە ناوەچێ یعنی ئەم ئاوە دروست بووە کاکە دانیار لە بدایەتی دروستبوونی زەوی و دروست بووە کە ئەم زەویە دروست بووە ئەو ئاوەی لەگەڵا دروست بوو خۆی گەڕوای دروست کردووە ئەم ئاوە خۆلی دەرکی نامێنێت وردەوردە دلیلیشمان لەسەر ئەوە چییە تۆ ئێستا ئاوێکی لێبە دوای 2 ساڵترە بێ قوڵتر بڕۆیت خۆ وردە ئێستا لە هەندێشان گەیشتوە 1 کیلۆمتر ڕۆیتە خوارەوە خەکەی وەزعەتەوە بە کیلۆمەترێک ئەنجا ئاو دەربێنی بۆیە گرنگە ئەوەی ئینسان لە خۆی و دەست پێ بکات بە ناشتنی دار و پارێزگارکردن لە ئاو و یعنی ئەسبابی وزەی زیان بەخشکەم من حەزەکەم یەک ئاماژە بە شتێک بدەم تخوا زانی ئێمە فێرین جیازی شەحن ناکڕین باشە جیازێک ناکرین بۆ شەحنی دەبێکسە کارەبای ڕاستەخۆ ئەزانی لە وڵاتی پێشەوەتەکانە عقلێتان وایە جیازی شەحنەکردن بۆ ئەو جیازە شەحنە ئەیکڕن بۆ نمونە گسی کارەبا ڕەنگە 12 ئەمپێری بێت 12-15 ئەمپێری بۆ نمونە بێت ئەو جیازی شەحنەکە ئەیکڕیتەوە شەحنێکەی بە کارەبایەکی کەم شەحنێکەی دواتر جیازەکە بە شەحنە ئیشەکەیت نەک بە کارەبا دەی تۆ کابرا سعاتێت 20 دقیقە نیو سعات وزان 40 دقیقە خەرگی گسک دانە 15 ئەمپێر ڕائەکێشێ ئەوە سەخت دروست دەکات مەست دکتۆر وڵاویستم بەسەر ئاو قسە بکەین بوونی گەرمای زۆر کاریگەری بێتەوە سەر کەمبوونەوەی ئاو بدڵنیایەوە کاریگەریە بێت ئەبێت دیاردی بە هەڵمبوون ڕوەدات بەتایبەتی لەو ناوچانەی کە کراوەیە بارانی کەمە ئەکید حتمەن خۆشبەختانە ئەمساڵ باران بوو بارانی باش بوو تەقریباً لە شوێنەکان هەمووی بەڵام پلەی گەرمیەکان ڕەنگە ئەو پلەی گەرمی لە مناوچەی گەرمیان بێت زۆر تیشتر بێت لێرە بۆ نمونە ئەو ئاوەی لەوێ ئەبێت بە هەڵم ئەو هەڵمەی زۆرتر لەوێ دروستە بێت تاوەکو ئێرە لەوێ زیاتر بە هەڵمونە بێت بۆیە پارێزگاریکردن لێ بێت زۆر گرنگە ئەکید ئەبێتە هۆی ئەوەی کە پلەی گەرمیەکان کەم بکەین عەفوەن بڕی ئاوەکە کەم کاتوە ئەبێتە بە هەڵم بوون
زۆر سپاس دەکەین بەڕێز پرۆفیسۆری یاریدەر دکتۆر سالم نیعمەت عەزیز پسپۆری سیستەمی زانیاریە جوگرافیەکان و ژینگەی خۆ بەخێر بێت. سەلامەت دنیاخوا ئازادی کێشە. زۆر سپاس کە هەمومان دووربین لە زیانەکانی گەرما و هۆشیاریمان هەبێت سەبارەت بە مامەڵەکردنمان لەگەڵ ژینگە کۆمەش دوجار ئەمانەتەکە لە سوی تاکەکان.